کەش بوویت ڕەنگە ئێستا نێنی خواردنە بەلەزەتەکانتم دۆزی بێتەوە ئەو شتەی کردە ناو شۆرباکە چی بوو؟ ڕاستەکەی نێنەکەمدا بەدەستەوە خۆشایی مریشکی زێڕە لە ڕاستیدا من جگە لە شۆربا بۆ هەموو خواردنەکان خۆشایی جیاواز بەکاردێنم مریشک بەرخ گوێرەکە و قەل و سۆزەوات چەند تامی زۆر هەن دڵنیان لەوەی لەزەتەکەی زیاد دەکات بەڵام ئایا بەکارهێنانی خۆشا و شتێکی تەندروستە؟ لە ڕاستیدا خۆشا و مێژوێکی زۆر کۆنی هەیە سەرەتا خەڵک ئەم شێوازەی وەک وشکردنەوە و خوێلەدان و بەستنی دۆزیێتەوە بۆ ئەوی هەندێک لە خواردنەکانی لە تێکچوون بپارێزێت ئێستا ئەم شێوازە نەریتیانە هێنراونتە ناو کارگەکانەوە بە بەکارهێنانی تازەترین تەکنەلۆژیا بێ ئەوەی دەستی بەرپێ بە بەکارهێنانی بەهاراتی جۆراوجۆر و مریشک و گۆشتی سووری بەکوالێتی بەرهەم دێنرێن لە شێوەی خشتەک و هاڕاودا لە نێو خۆشاوەکانی زێردا هیچ مادەیەکی زیادە و مادەی ڕەنگ پێبەخشەری تێدا نییە ئایا کام خۆشاوانە لە ناو کام خواردنەدا پێویستە بەکاربهێنرێت؟ بەتەواوی کەوتۆتە سەر حەز و بژاردەی خۆتان بۆ نمونەگەر من گۆژ ئامادە بکەم پێشنیاری خۆشاوی سەوزەوات دەکەم لە ناو شۆربا و برنج مریشک و لە ناو خواردنە سەوزەکانیشدا خۆشاوی بەرخ یاخو جۆرەکەی زێر بەکاردێنم من بۆ کۆتا جار کە مریشکم لێنا خۆشاوی مریشکم بەکارهێنا دەبوایە هیچ جیاواز بەکاربهێنم؟ زۆر باشتان کردو دڵنیا بەلەوەی لەزەتەکەی زیاد دەکات بەڵێ خانمان نهێنی لەزەتی شێفمان زانی مادام وایە با دروشمەکەمان بێت لەگەڵ خۆشاوی زێردا لەزەتی خواردنەکان زیاد بکە